زاکیرەی نەهێشتن و لەناوبردن لە ئەنفال و هۆڕەکانەوە بۆ هەڵەبجە و شەنگار ناونیشانی کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی بنیادنانی ئاشتی و نەهێشتنی کۆمەڵکوژی بوو کە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە سلێمانی ڕێکخرا بوو. دەستگای میدیایی کورساتیش سپۆنسەری میدیایی لە ئەستۆ گرتبوو. ینی توێژەرانی ئێمەی کورد کۆمەڵی توێژنەوەیان ئامادە کردووە لەم کۆنفرانسە پەخشەکرێ باس لە پرۆسەی ینی کیمابارانی هەڵەبجەی تایە، باس لە پرۆسەی ئەنفالی تیادایە وە چەند توێژنەوەیەک لەم بارە هەیە توێژنەوەی لە بواری ئابووریەوە باس لە ئەنفالەکە هەیە لە بواری کولتوری و ناسنامەوە باس لە هەیە لە بواری کشت و کاڵیەوە و باس لە ئاسەوارانە کات کا پرۆسەی ئەنفالکردن کە بەجێ هێشتووە لەسەر خەڵکی کورد و هاونیشتیمانیانی ئێمە. ئەو زانکۆیانەی کە بەشداریان کردووە لە هەرێمی کوردستان بریتە لە زانکۆی کۆیا، زانکۆی چەرمۆ، زانکۆی هەڵەبجە و مرکزی ئەنجامدانی کۆنفرانسەکەش زانکۆی گەشەپێدانی مرۆییە لە شاری سلێمانی. هەڵبژاردننی ئەم زانکۆیانە خۆی لە خۆیدا لە هەرێمی کوردستان لەسەر بنەمای ئەوە بووە کە ئەم ناوچانە زۆرترین بەرکەوتە یا زۆرترین کارەساتی جینۆساید و لە ناوبردن تیاندا ڕوویداوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە لە پێشووتردا. لەسەراستی توێژەرانی هەرێم و زانکۆ و دامەزراوەکانی عێراق و جیهان 65 توێژینەوەی زانستی لە بواری جینۆسایدا بەشداری پێکراوە کە تیایدا گرنگی بە جینۆساید ناساندنی تاوانەکان خراوەتە ڕوو، بەتایبەت ئەو تاوانانەی بەرامبەر میلەتی کورد ئەنجام دراون. مەسەلەی ناسانی تاوانی جینۆساید لەسەر ئاسی نێودەوڵەتی دوو گرنگی تایبەتی هەیە. یەکەمینیان ئەو قەومەیە، ئەو فئەیە، ئەو گروپە، ئەو ئاینە ئەگەر تاوانەکە ناسێنرا لەسەر ئاسی نێودەوڵەتیە هەمیشە پارێزراوە بێ، هەمیشە وەکو ئەوە وایە کە چۆن تیمێکی بەرگری دایمە لە چواردەوری تۆ بوەستا بێتی تر کەس پەلامارت نەیە. خاڵی دووەمینیان ئەوەیە ئەگەر ئەو گروپە ئەو کۆمەڵە دەوڵەت نەبن هەنگاوێکە بێ بۆ ئەوەی کەوا دەوڵەتێکیان بۆ دروستەکرێن. نمونەمان زۆرە لە مێژووە. توێژینەوەکانی زانکۆی چەرموو زیاتر باس لە ئەنفالەکەن، باس لە ئەو نەهامەتانەکە مەسە کووردا هاتوون، باس لە جینۆسایدی شیعەکان ئەهوارەکانەکەن، باس لە جینۆسایدی ئێزیدیەکانەکەن لەسەر لەلایەن گروپی تیرۆریستی داعشەوە بە کوردەکەی باسی مێژووی تازەی عێراقەکە بە بەراورد بە توێژینەوەی بیانەکان کە ئەوان زیاتر باسییان لە مێژووی 3-4 هزار ساڵی لەمەوە پێشە کرد. کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی بنیادنانی ئاشتی و نێشتنی کۆمەڵکوژی ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت. لە ڕۆژی کۆتایی کۆنفرانسەکەدا ڕاستپاردەکانی کۆنفرانس لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمەوە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان دەکرێت بۆ ئەوەی پرسی جینۆسایدی تاوانەکانی دژ بە کورد لە ئاستی ناوخۆی عێراق و نێودەوڵەتیش کاری لەسەر بکرێت. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.